سڵاوتان لێبێ ئەمە کاکەسانە سان سەلام پێش دەمانگ لەژێر بێ هۆشکاری گشتە دانەکانمان بۆ چاکردو دەم کەرەسانەگیان ئێستا ئەگەر تێبینی بکەن بۆ دەمکردنەوە دەمی بە ئاسایی ناکرێتەوە چکە لێوی ئەم برینانەی هەیە کەمە بەشێکیان پەیوەندی بە گازگرتنەوەی بەشێکی زۆریشان پەیوەندی بە گۆڕانی وەرزەوە هەیە بۆ چارەسەرێم حاڵەتە ئەمە ڤازەلینی ئاساییە ئەتەوە میخیتە سەر جۆپاکەرەوەیەک لە ڕۆژێکە 6 جار بێ لە لێوی مناڵەکە بۆچی بۆی کە لێوی تۆزێک پاراو بێتەوە لە ڕۆژێکە جارێک و دوان سوودی لێوەر ناگرێت دەم کڕە کوڕی خۆم گرنگترینیشت ئەم قەراغانی دەمێتی بۆی کە ئەم قەراغانی دەمی ئەو کاتە ئاسانتر دەمیەکرێتەوە دەم کڕە هەناسەکەم ئەگەر مناڵەکە قوتیشی با زۆر ئاساییە و هیچ کێشەیەک بۆ تەندروستی مناڵەکە دروست ناکات دەم کڕە کوڕم ئەوەی تری کامێنێت و دارەکانی تری لە پێش دەمانکە بۆمان چاکردەوە بە وێشکاری گشتی سوپاس بۆ خوا هەشدانی سپایدەرمانمان بۆ داناوە و دانەکانی تریشمان بۆ چاکردەوە باشە وەزعی لەو کاتەوە داشیسان وەک پامی هەمیشەی دووبارەیەکەی کارە تەمەەن 1 ساڵی مناڵەکانتان بێن بۆلامان بۆی کە کۆنتترۆلی دەمودانیان بکەین لەگەڵ دەرکەوتنیەکەم پەڵی زەرد و قاوەیەتکە سەردانمان بکەن دەست بە دەست و پشتیوان بەخوا ئینشاءڵڵا مناڵەکانتان و خۆشتان لە ئازارە پارێزی چکە ئێمە وەک پزیشکی دانی خێزان کارەکەین ئەمان کاتە بۆ مناڵ هەموو کاتە بۆ گەورە یەک لایشیان بۆ کەمامەسان لایک هەر بژیت زۆر سپاس